ئەحمەد سۆفی حامید ئیسماعیل ناسراو بە مامۆستا ئەحمەد سورچی لە ساڵی 1970 لە خەلیفان لەدایک بووە. ئێستا لە سۆران نیشتەجێیە. پیشەی لە پێشنوێژ و وتارخوێنی لادراوە و بە پرسی لقی سۆرانی زانانی کۆمەڵی دادگەری کوردستانە. لە ساڵی 1994ەوە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی 1 مۆڵەتی مەلایەتی لە ساڵی 2002 2 بەکالێریۆس لە خوێندنی ئیسلامی لە زانکۆی دهۆک لە ساڵی 2003 3 ماستەر لە بیرروباوەڕ و هزری ئیسلامی لە زانکۆی سەلاحەدین لە ساڵی 2013 4 دکتۆرا لە زانستی کەلام لە زانکۆی یوزەنجویل لە تورکیا لە ساڵی 2023 ئەو پۆست و بەرپرسیارەتی حەزبیانەی پێشتر هەیبوون. 1 بەرپرسی شانە لە ساڵی 1995 2 ئەندامی ناوەندی دهۆکی کۆمەڵی قوتابیانی ئیسلامی کوردستان لە ساڵی 2023 3 نوێنەری سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ هەڵبژاردننی قوتابیان لە ساڵی 2004 4 بەرپرسی لقی سۆرانی زانانی کۆمەڵی دادگەری لە ساڵی 2020ەوە تا ئێستاش بەردەوامە. ئەو خول و ڕاهێنانانەی کە بەشداری تیاندا کردووە. 1 بەشداری کردووە لە خولی سنتەری کڵات بۆ فێربوونی زمانی ئینگلیزی لە ساڵی 2014 2 بەشداری کردووە لە خولی ڕێگاکانی وانەوتنەوە لە زانکۆی سەلاحەدین لە ساڵی 2014 3 بەشداری کردووە لە خولی فێربوونی زمانی تورکی لە زانکۆی یوزەنجویل لە شاریوان لە وڵاتی تورکیا لە ساڵی 2016 4 بەشداری کردووە لە خولی فێربوونی زمانی تورکی لە ڕێکخراوی EHH لە شاریوان لە وڵاتی تورکیا لە ساڵی 2016 5 بەشداری کردووە لە خولی ڕێکخراوی پێشنوێژان و بانخوازانی عێراقی لە شاری ئەستەمبۆڵ لە وڵاتی تورکیا لە ساڵی 2018 6 بەشداری کردووە لە خولی گەشەپێدانی مرۆیی ڕێکخراوی حوجرە لە ساڵی 2019 7 بەشداری کردووە لە دەیان خولی ڕۆشنبیری و بەهێزکردنی زانستی و کەسایەتی لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە ساڵی 1996 بۆ 2020 شارەزایی و لێهاتووی هەیە لە 1 زمانی عەرەبی 2 زمانی ئینگلیزی 3 زمانی تورکی. چالاکی ڕۆشنبیری و کەلتوری نووسین و بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی کۆڕ و وانەوتنەوە. 1 بەشداری کردووە لە دەیان کۆنفرانس و سیمینار و سیمپیۆزم لە دەرەوە و ناوەوەی وڵات. 2 وتنەوەی وانەی کتێبەکانی زانستی مەلایەتی. 3 خاوەنی کتێبی چاپکرا و ماستەرنامە بە ناوی حەقیقەتی یەئجوج و مەئجوج. 4 خاوەنی کتێبی چاپکرا و تەفسیری سوورەتی ئەلفاتیحە. 5 بڵاوکردنەوەی چەندەها بابەت لە جۆرناڵی نێودەوڵەتی و ناوخۆیی. 6 ماوەی 16 ساڵ وتاری هەینی لە سۆران و دەوروبەری پێشکەش کردووە. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەران پشت بەخوا لە ڕابردوودا حەقم وتووە لە داتوشدا ڕاشکاوانەتر دەیڵێم 20 ساڵە مامۆستای ئاینیم لەسەر حەق لادراوم و دەمەوێت پەرلەمان بکەمە مینبەرێکی نوێ بۆ ئێوە کە حەق هات باتڵ نامێنێت. پاش خوای گەورە میلەت بڕیاردەرە بۆ ژیانێکی باشتر هەر زانیارێکی تری پێویست. بەهۆی وتنی حەق لەسەر مینبەر لە مزگەوتی سعید نورسی لە ئیدارەی سۆران لە ساڵی 2019 لەلایەن وەزارەتی ئەوقافەوە لە وتاردان قەدەغە کراوە و تا ئێساش تەنانەت ڕێگەی پێنادرێت پێشنوێژیش بۆ نوێژ خوێنان بکات.